ئەگەر چی لە ماوەی ئەم 2 ساڵەی دواییدا بەهۆی شەڕی داعشەوە ئەمریکا زیاتر وەسفی هەرێمی کوردستان و بەتایبەت هێزی پێشمەرگە دەکات، بەڵام لە راپۆرتی ساڵانەی وەزارەتی دەرەوەدا تۆمارێکی لەسەر پێشارکاریەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەنووسی خستوەتە ڕوو. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە نوێترین راپۆرتیدا ناوی هەرێمی کوردستانی خستوەتە ناو لیستی ئەو وڵاتانی کە تێیدا مافەکانی مرۆڤی تێدا پێشێل کراون لە ساڵ 2015دا. راپۆرتەکە بەشی زۆری بۆ باسی هەرێم تەرخان کردووە لەسەر ئەو پێشێلکاریانی کە بەرامبەر NRT ئەنجام دراون و ئاماژەشی بە پێشێلکاریەکانی دیکەی ئازادی ڕۆژنامەنووسی کردووە لە هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوودا. وەزارەتی دەرەوەی ئەمریکا کەناڵی NRT وەکو تایە کەناڵی سربەخۆ لە هەرێمی کوردستان ناوهێناوە و ناوی کەناڵەکانی دیکەشی لەگەڵ حیزبەکانیاندا هێناوە. راپۆرتەکەوی خستوەتە ڕوو لە 16 شوباتی ساڵی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندنی وەزارەتی ڕۆشنبیری هەرێم بڕیاریدا بە ڕاگررتنی کارەکانی کەناڵی NRT بە بیانووی بڵاوکردنەوەی دیدارێکی کەناڵەکە لەگەڵ مەلا کرێکار ئەمیری پێشوو ئەنسار و ئیسلام. راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسی ئەوەشی کردووە بەهۆی ڕۆماڵکردنی ئەو خۆپیشاندانانەی کە لە ساڵی ڕابردوودا لە ناتۆ جیاوازەکانی هەرێمدا ئەنجام دراون هێز ئەمنیەکانی هەرێم ئازادی ڕۆژنامەنووسیان سنوردار کردووە. هەر لە راپۆرتەکەدا هاتووە نووسنگەکانی کەناڵی NRT لە مانگی تشرین یەکەم تا کانون یەکەمی ساڵی ڕابردوو لە شارەکانی هەولێر و دۆک داخراون. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەشی بە دۆسی تەقەکردن لە شاسوار عەبدولواحید خاوەنی کەناڵەکانی NRT و گروپی کۆمپانیەکانی نالیا کردووە کە لە ساڵ 2013دا هەوڵی تیرۆرکردنی دراوە. هەروە راپۆرتەکە باسی لە ڤڕیارەکانی دادگا کردووە کە تا ئێستا کەیسەکە هیچ ئەنگاوێکی تر نەچۆتە پێشەوە. باسی لەوەش کردووە هەرچەندە لە ساڵی 2013دا یاسایەکی تایبەت بە مافی دەستکەوتنی زانیاری لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە، بەڵام حکوومەتی هەرێم هیچ هەوڵێکی نەداوە بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە. لە هەمان کاتدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا نووسویەتی کەناڵەکانی کوردستان TV و ڕووداوی پارتی دیموکراتی کوردستان لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئەو حیزبەدا لە دووهۆک و هەولێر زانیاریان پێدەدرێت و هاوکاری دەکرێن. لە پارێزگای سلێمانیش کە یەکێتی گۆڕان تێیدا باڵادەستن کەناڵەکانی کورسات و گەلی کوردستان یەکێتی دەتوانن دەستیان بە زانیاری زیاتر بکات. ئەوەش ئاماژەیەکە بۆ ئەوەی دەستگا سربەخۆکان ڕێگریان لێ دەکرێت بۆ گەیشتن بە زانیاریەکان کە راپۆرتەکەش تەنها NRT وەک کەناڵێکی سربەخۆ ناوێناوە. هەندێک لە چاودێرانیش پیان وایە کە ئەمە ئاماژەیەکی ناڕاستەوخی وەزارەتی دەرەوەی ئەمریکایە بۆ بوونی دوو ئیدارەی لە هەرێمی کوردستاندا. هەروە لە بەشێکەتی راپۆرتەکەیدا وەزارەتی دەرەوە ئاماژەی بە ڕووداوەکانی 12 تشرین یەکەمی ساڵی ڕابردوو کردووە کە ڕێگری کرا لە سورێکی پەرلەمان و پەرلەمانتارانی گۆڕان لە چوونیان بۆ شاری هەولێر. هاوکات جارێکی تریش باسی لە دۆسەی تیرۆرکردنی کاوەگەرمیانی کردووە. راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە ساڵانە بڵاو دەکرێنەوە هەمیشە لەسەر ئاستی باڵای ئەو وڵاتانە کە باس کراون جێگەی گرنگی پێدان و بایەخن، چونکە ڕاستەوخۆ لە دوای بڵاوکردنەوەی راپۆرتەکان وەڵام دەدرێنەوە. ئەو راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کاتێکدایە کە هەردوو ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ و هیومەن ڕایتس وۆچ لەسەر ڕووداوەکانی مانگی تشرین یەکەمی ساڵی ڕابردوو دوو راپۆرتیان لەسەر هەرێم بڵاو کردەوە و تێیدا ئاماژیان بە داخستنی نووسینەکانی کەناڵی NRT کردبوو لە هەولێر و دۆک. محەممەد نەجیب NRT.